هتا استا للتاريخ لحضرتي آدم هتا عم لحظة كمنو تويتيا عجين داني وصاينو لدوانم لورقري ده صلاتك بقدر ده صلاتي كردي خراب وقندل وبيس وبخزمت بوغا لكي خوينية نايبينيد اوي بتوانيد خلق اتقلي همو حكمتك دفاع لخلقك اي خوي اكا بلام ام اي خلقك اي خوي بتشو صيرتو بودروي ولاد ئێمەم خۆپیشاندانانە بۆ پارێ ناکەین ئەمە خۆپیشاندانی ئەمە شۆڕشی برسیە ناپلیۆن بۆناپەر دەزانی ئەڵێکی ئەڵێ من لەو شۆڕشە ناترسم کە ڕوبەڕووی 200,000 لەشکر ببمەوە بەڵکو لە شۆڕشی برسی ئەترسم بۆیە من خۆم دەسە چەپم بەم دەسە چەپە سوێنم خواردووە کە هیچ کاتێک مناڵەکان و تەلەبەکانم فێری خەڵەت ناکەم نایان خەڵەتێنم وەکو فەرمانبەرێکی ناڕازی وەکو مامۆستا ئەڵێ وەکو باوکێکی کچێکی ئۆتیزم کە ئێمە دوو بەرامبەر ئەرکمان هەیە ئەوانەیە کە خاوەن پێداویستیان هەیە مامۆستا ئەگەر ئەرکێ بێ من دوو بەرامبەرە چونکە ئەمە مانگانە پێویستیان بە عەیادە و تێست و ئەم شتانە هەیە بەڕاستی ئێمە وا بۆ دوو مانگ ئەم ساڵ شەشوا بەرەو دوو مانگ چین موسڵمان نەدراوە پێوە سێ مانگی پایشمان فەوتاوە بۆیە لە ئێستاە ئێمە لە شەقام چۆڵ ناکەین بایکۆت بەردەوامە